جگە لە بابەتی خۆشەویستی مناڵ پێویستی بە ژینگە و شوێنێکە بۆی تایە بژی دایک و باوک پێویستە چۆن ژیان و ژینگی ژیانکردن و پێدابینکردنی پێداویستیەکان بخەنە بەردەستی ئەم مناڵە بۆ مناڵی بڕەخسێنن مناڵە بێ شوێنێکی هەبێ بۆ نووسن هەروەها خواردنی باش تەندروست چاودێری گەشەی باڵای قەڵەوی زایفی ئەمانە هەمووی لەسەر دایک و باوکە چاودێری بکە بێجگە ئەوە ئەبێ ماڵەکە کێشەی تیانە بێ وە کاتێ دایک و باوکەکە شەڕیانە بێدەنگ بچنە ژوورەکەی خۆیان نابێ شەڕەکە لە بەرچاوی مناڵەکە بکە چکە کاتێک کە شەڕەکەی گوێ لێ ئەبێ ئیتر ئەزانێ ئەمە هەڕەشەیە لەسەر ئەو دایمە بیری لێکات و زۆر مناڵم بینیوە لە مەکتەب دانیشتۆ ئاوای کردووە چییە ئەمڕۆ دایک و باوکم شەڕیان بوو ئەترسم تا من ئەڕۆمەوە دایکم تۆرابێ دایکم ڕۆشت بێ ینی ئەمە کاریگەری زۆر گەورەی هەیە بڕوا ئەەکەی ئەم ساڵ مناڵێکمان هەیە دایکی لە ئەوڵی ساڵەوە بەجێ یەشتون ڕۆشتۆ تۆراوە بەس دایکەکە لە وڵاتە نیێت لە وڵاتێکی کەوە هێنراوە ئەم مناڵە بەردەوام یەت بۆ ئیدارە یەت بۆ ئۆفیسی کاتیبەکان ئەڵێ ئەوە چیتە خۆ من زۆر دڵم تەنگە ئەگەر لێرانە بێت تۆزێ باشنا مناڵی پۆلیەکە پۆلیەک سەی هەرسی چەند بەقوتە ئەم دەموچاوی زەعیف پێوەی دیارە چ خەفەتێکی گەورە لەسەر دەموچاوێتی دوای عوتڵەکە ئەم ماوەی ڕۆژمەوە ڕای کرد بڕوا بکە دەموچای پان بوو هەر بەم 2 هەفتەیە کەشاوە جوان باوشی پیا کردم وتم چییە وتی دایکم هاتۆتەوە دوێنێ دەجار باوشی پیا کردم تۆ وەرە شیرنیم هێناوە شیرنیم هێناوە کە دایکم هاتۆتەوە ئەها ئەم مناڵە دەموچاوێکی زۆر ئاڵ جوان هەست بە گەشەیەکی زۆر گەورە کرد لە دەموچاویە چکە ئینسان ئەڵێ ئەو تەلەڤیزیۆن وایە هەرچی خەمەکانە لە دەموچاوە دەرەکەوێ هەر لە مناڵیەوە پیا دەرەکەوێ مناڵ لە گەورە زیاتر هەستی هەیە کەواتە ماڵێکی بێکێشە کاتێک کە کێشەیەک ڕۆدا بیشاریتەوە زۆر شت هەیە نابێ لای مناڵە باس بکرێ کەواتە ئەگەر ماڵەکە بێکێشە بوو مناڵێکی چاکیش پەروەردە